مسلمانان مانجی ڕابردوویان بە زۆرترین پاڕانەوە و پەرستش بەڕێ کردو. ئەمڕۆژ بە گەرموگوڕیەوە پێشوازیان لە جەژنی ڕەمەزانی پیرۆز کرد. لە سەرەتادا هاوڵاتیانی شاری هەولێر ڕوویان لە مزگەوتەکان کرد بۆ ئەنجامدانی نوێژی جەژن. دوای تەواوبوونی سونەتی جەژن بە تێک ڕاهاوڵاتیان بە تەوقە و دەست لە ملانێ و گەردن ئازایی پیرۆزباییان لە یەکتر کرد. جەژن بریتیە لە دەربڕینی خۆشی، جەژن بریتیە لە سەرکەوتن بەسەر نەفس و شەیطاندا، جەژنی ڕەمەزان بریتیە لە سەرکەوتن بەسەر هەوا و نەفسدا. جەژنە پیرۆزە ئاراستەی هەموو مسلمانان لە جیهان و بە تایبەتی هەرێمی کوردستان و عێراق بەگشتی و هەموو مسلمانە لە جیهان دەکەم بەڕاستی ینی هیوادارم بێتە جەژنێک بێتە تەبایی و یەکڕیزی زیاتر لە نێوان کورد و هەموو گەلانی جیهان. پیرۆزبایی لە گشت مسلمانانە دەکەم بە تایبەتش لە مسلمانانی کوردستان. یەکێک لە شتە پێویستەکانی کە مسلمان لە جەژن ئەنجامیدا ئەوەیە گەردەن ئازبوون لە یەکتری بکەنەوە و هاوکاری یەکتر بن، دەستی یەکتری بگرن لە کێشە و گرفتەکان و یەکێک لەو شتانە ئەو کەسانێک کە لێک عیجز بوون کە لێک تووڕە بوون عنی بتوان ئاشتی لە بینی خۆیان دروست بکەن و دەست لە ملانە یەکتری بکەن و بەرەو ئاشتی بڕۆن. ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە ئینشاڵڵا کۆتا ڕۆژی هەموو ناخۆشەکان دەبێت پیرۆزبایی لە هەموو گەلی مسلمان دەکەم لە هەموو جان ئینشاڵڵا. قەیرانی دارایی یەکێکە لە هۆکارانەی دڵ و دەرونی هاوڵاتیانی بەخەمتەنیوە، بەڵام بەرەبەیانی ئەمڕۆ لەگەڵ دەرکەوتنی تروسکایی خۆر جەژن دای لە تەقەی دەرگا و سەرجەم خەمەکانی ڕەواندەوە و ئارامی بۆ دڵ و دەروون بەخشیەوە. هیوادارم ئەم جەژنە ببێتە جەژنی خۆشی مسلمانان بۆ سەرجەم مسلمانانی جیهان بە تایبەتی کوردستانی خۆشەویستمان. ئێمە هەڵبەتە دەزانین کوردستان لە چەند ساڵێکە لە ناو قەیرانێکی زۆر گەورەدا حکومەتی هەرێم تووشی چەندەها قەیران بووە، بەڵام لەگەرەوەش تەماشا دەکەن کە خەڵکانی مسلمانی کوردستان بە شێوازێک تابیل لە جێژنی خۆی دەکا و جێژنەی خۆی بە تایبەتی ئەگەر تەماشا بکەین لە مانجی ڕەمەزان خەڵک چەند بە تینوە چەند بە کوژمێکی توندەوە پێشواز لە مانجی ڕەمەزانی پیرۆز کردووە، لە هەمان کات پێشوازێکی باشی لە جێژنی ڕەمەزانی پیرۆز کردووە. دڵی هەر کەسێکم لە خۆم ڕەنجات بێ لەم جێژنە نابێ ئەو ڕخوشینە لە ناو دڵمان دابێنەوە. جێژنە پیرۆزایی ئەوە لە هەموو مسلمانی دنیای دەکەم و بەخصوصی لە هەولێری بە تایبەتی لە هەموو مسلمانەکی و دووەمینیش بە خەریکی بەنسبەت شی و خواردن و خۆراک و دووەمینیش ئەگەر میێوان بێ و پێشوازی لێ دەکەین و جێژنە پیرۆزە لە یەکدری دەکەین و ئەوە هەر پێویستە سەدان سەد هەر کەسێکی ئینسان ئیمانی لە قەلبی داوی لۆی هەیە نابی هیچ شتێکی لە بەدری بمینێ جێژنە پیرۆزەی لێ بکات و بە یەکدری شاد بنەوە و ئاش بنەوە. جێژنە پیرۆزبایی لە هەموو گشت مسلمانانی جیهان دەکەم بە تایبەتی کوردستان خانەوادە شەهیدەکان و برا پێشمەرگەکانمان کە لۆ خزمەتی ما لە سەنگەردانە و جێژنە پیرۆزبایش لە خانەوادەکەم دەکەم و دۆست خۆشەویستان پێویستە هەردەبی بکرێتن ئەگەر خۆت بە مسلمان دابنەی دەبی گەردەنی هەموو کەسێک ئازاب بکەی بچێ لایەن و داوای لێبردونیان لێ بکەی و لە یەکتر خۆش بن و با یەکتر ئاش بنەوە. هەولێر ئەو شارەی لە هەموو ئانووساتێکدا باوەشی بۆ بۆنە ئاینیەکان کردوێتەوە بە تایبەت لە هەردوو جەژنی ڕەمەزان و قوربان کە تیایدا هاوڵاتیان بەسەردانیکردن و گەردەن ئازایی و سەردانی کۆمەڵایەتی جەژنەکە پیرۆز دەکەن. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.